دیوە شاراوەکەی کارەساتی هەکاری چییە؟ ئایا کارەساتی هەکاری کۆمەڵکوژی بوو یاخود پلانی شەڕ و ڕوبەڕووبوونەوە؟ کرمانج گوندی لە کتێبی 30 ساڵ خەبات و وڵاتێکی وێراندا دەڵێت شەڕی براکوژی مایی ماڵوێرانی و بڕواڕەوینەوە و بێهودەکردن بوو لەلایەن سەرکردەکانەوە تەنها و تەنها بۆ مەبەستی کەسایەتی و پاراستنی بەرژەوەندی تایبەتی بوو. ئەم شەڕە لە کوردستان لە نێوان شەستەکاندا پاش ئەوەی باڵی جەلالی لە مەلایی جیابوویەوە دەستی پێکرد. بە کۆی گشتی شەڕی براکوژی بۆ ماوەی 12 ساڵ بەردەوام بوو. بەواتایەکی تر بە درێژایی 12 ساڵ کورد بەدەستی کورد کوژرا و لە ناو شەڕی کووردە کورد کوردی کوشت. هەوەستی پێشڕەوایەتی سەرکردەکان خوڕەوشتێکی وانزم و بێبڕوایان خستە ناو کۆمەڵگای کوردیەوە کە بێگومان بۆ ساڵانێکی دوور و درێژ ماکی لەسەر کەسایەتی کورد بەجێ دەهێڵێت. لە ساڵەکانی 1976 کە یەکێتی و پارتی شەڕیان لەگەڵ ڕژێم دەست پێکرد لە بەرامبەر یەکتریشدا کەم تەرخەمیان نەدەکرد. لە هەرکوێ بۆیان بلوایە گۆڕیان بۆ یەکتری هەڵدەکەند. هەر سکرتێرە و لە لای خۆیەوە لەسەر سەکۆی خۆی فەتوای دەدا و غەزای شەڕی براکوژی پیرۆز دەکرد. ڕقی براکوژی تا دەهات ئەستورتر دەبوو. بە گوێرەی تێڕامانی تەسکی خۆیان دەبوایە لایەک لاکەی تر بە تەواوەتی لەناو ببات. یەکێتی لە 1 بۆ 9 شەشی 1970 بەهێزێکی زیاتر لە 1000 کەسیەوە بە سەرکردایەتی عەلی عەسکەری و خالید سەعید و حوسێن بابەشێخ بە ناوی وەرگرتنی ئەو چەکانەی کە لە سووریاوە دەیانهێنن بەرەو هەکاری کەوتنە ڕێ. لەگەڵ گەشتنی پێشمەرگەکانی یەکێتی بەو هەرێمە لەگەڵ پێشمەرگەکانی پارتی کە ئەو کات سەرکردایەتی کاتیان پێدەوترا کەوتنە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیەکی گەورە ڕوویدا. یەکێتی لەو شەڕەدا دۆڕا دوای ئەوەی هەرسێ فەرماندەکە کەوتنە دەست پارتی هەرسێکیان کوژران. پارتی نەیدەتوانی بەتەنیا بەرەنگاری یەکێتی ببێتەوە. بۆ یەسوودی لە هێزی شێخ موس لە کوردستانی تورکیا وەرگرت. لە کاتی پرسیارکردن لە سامی عەبدوڕەحمان لە پێش بەستنی کۆنگرەی دامەزراندنی پارتی لە وەڵامی پرسیاری چۆنیەتی کوشتنی ئەواندا وتبووی ئەگەر وەک ئێستا بیرمان بکردایەتەوە ئەوە نەمان دەکوشتن. بەڵام پێشمەرگەکان پێش دەست پێکردن وتیان ئەگەر ئێمە شکستمان خوارد ئەوە هیچ، بەڵام ئەگەر سەرکەوتین ئەوە دەبێت سەرانی ئەم هێرشهێنەرانە هەموویان بکوژی، چونکە ئەوان هاتنە سەر ئێمە و ئێمە تەنها بەرگریمان لە خۆمان کرد. سامی لە ساڵی 1990 لە وتوێژێکی لەگەڵ گۆڤاری بەرەی کوردستانی داوتی نازانم خەڵک چی دەکات ئەگەر هێزێک سنووری 3 دەوڵەت ببڕێت و هەوڵ بدات تۆ لەناو ببات. هەر لەوێ ئاماژەش بەوە دەکات کە فەرمانی کوشتنی فەرماندەکانی یەکێتی فەرمانێکی گشتی بوو. ئێمە زۆر هەوڵماندا کە شەڕ دروست نەبێت، بەڵام ئەوان گویان پێ نەداین و شەڕیان دەست پێکرد. لەو شەڕەدا کە بە شەڕی هەکاری ناسراوە دەیان پێشمەرگە لە هەردوو لا کوژران و بەرپرسەکانی هەردوو لا تاوانباری سەرەکی ئەو هەموو کوژراوانن کە لە کارەساتی هەکاریدا کوژران.